بینەدانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتاتیتان شاد و کامەران بێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەناوەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمونیەوە ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان لە بنەماڵەیەکی کۆمەڵایەتی ئازیزی شاری سلێمانیە. بنەماڵەیە کە گرنگیەکی بێئاوتا بە پەیوەندیەکانی نێوان خێزان و تاکەکانی شار دەدەن. هەمیشە هەر لە سەردەمی باپیریانەوە بەتەنگ خەڵک و هاوشارەکانیانەوە هاتوون. لەکوێ نەخۆشێک بێنەوایەک پرسەدارێک هەبوو بێ ئەمان بە میهرەوە لە لای ئامادە بوون، هاوکار بوون، یارمەتی دەربوون. بێگومان ئەم جۆرە بنەماڵە خەمخۆرانەش لە ناو خەڵکیدا خۆشەویست و ڕێز لێگیراو دەبن. بنەماڵەی کاکفایەقی سەعۆلی خەلفەکەریم هەمیشە و هەموو دەم لە پێشەوەی ئەو بنەماڵانە بوون کە خەڵک لە پای ئەو دڵکراوەیەیانە ڕێزیان لێگرتوون. میوانەکەمان کاک فاروق، کوڕی کاکفایەقی سەعۆلی خەلفەکەریم کە بە بنەچە خەڵکی ڕەشەکانی هەورامانن، شەفیقەخانی دایکیشی کچی حاجی تۆفیقی گورگەوانە کە ئەمانیش لە قەیسەری سەرپێڵی زاهاوە هاتوون. کاک فاروق بە قسەی دایکی ڕۆژی 2 دەی ساڵی 1951 کە دەکاتە یەکەم ڕۆژی محەڕەمی ئەو ساڵە لەدایک بووە. ساڵی 1956 چۆتە قوتابخانە، بەڵام تەنیا قۆناغی سەرەتایی تەواو کردووە. هەر لە مناڵیەوە هاوکار و یارمەتیدەری باوکی بووە. سەرەتا وەک یاریزانی تۆپی پێ لە تیپی چیمەنی گەڕێکی چوارباخ دەستی پێکردووە و ساڵی 1968 دەبێتە یاریزانی هەڵبژاردەی سلێمانی. ساڵی 1969 دەبێتە هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی. ساڵی 71 لە جیاتی سەربازی دەبێتە یاریزانی پۆلیس لە بەڕێوەبەرەتی پۆلیسی سلێمانی. ساڵی 1974 کە بەشداری شۆڕشی کوردستانی کردووە، پاش هاتنەوەی بە یەکجاری وازی لە یاری هێناوە. ڕۆژی 4 ساڵی 1970 لەگەڵ خاتوون نەسرینی شەمحەمەی باراوی زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی کوڕێک بە ناوی کارزان و دوو کچیش بە ناوی کانیا و کەنار. کاک فاروق ئێستا وەک کەسایەتێکی دیاری ناو کۆمەڵگەی کوردی لە شاری سلێمانی دەژی و بە ڕێچکەی بنەماڵەکەی کەسێکی هاوکار و ئازیز و خۆنەویستە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان زۆر بەڕێز کاک فاروق کوڕی کاکفایەقی سەعۆلی خەلفەکەریم بە ناوی بەرنامەکەمانەوە بەخێراتن دەکەین. بەخێر بێن سەر چاوم، پێ خۆشحاڵتان کردم. زۆر سپاس. کاک فاروق جەنابە ئەم بەرنامەیە دیوە. بەڵێ ئەوەی کە لە بەردەستایە ئێمە قسەی لەسەرەکەین تەنیا وێنەیە لە بەرنامەکە ناوی وێنەکانی دوێنێ. بەڵێ وایە. منیش حەزەکەم لە کۆنترین وێنەی مێژووی ماڵی ئێوە دەست پێ بکەم. بەڵێ ئەم وێنەیە ئەگەر باسێکی ئەم وێنەیە بۆ بکەین. ئەوە سەعۆلی خەلفەکەریمە کاکاتە باپیری من. باش. ئەوەشان منم، ئەوەشان فوادی برامە. باش. باسێکی وەساسایی بۆ بکەم. وەستا سەعید خەلفەکەریم قەساب بووە. باش. ئێتر خەریکی قەسابی بووە. بە تەمەنی من یعنی بە بیرەوەری من نییە، بەس بە حاڵ بە بیرمێ کە عەمری خوای کردووە. باش. دوای ئەو ڕەسمە ئەزان بە پێ 6 مانگ وفاتی کردووە. لە ئەساسا لە بنەچە بڵێن وەساسایی خۆی خەڵکی کوێیە؟ خۆی خەڵکی سلێمانیە، بەڵام باوکی لە ڕەشەکانەوە هاتوون، ڕەشەکانی منتیقەی هەورامان. بۆچی هاتوونەتە ئەم منتیقەی؟ هەروە هجرەتیان وەڵای تر هیجرەت بوو، هەروە هاتوون. وەکو خەڵک چۆن هاتە ڕووکاتە شار ئەوان ژوان کرد. وەکو بزانی ئەو بنەماڵی ئێوە لە ڕەشەکان و ئەوان وەکو لە ڕەحمەتی باوک تێویست بێ لەوێ بەچی مەشغوڵ بوون؟ قورآنەوەیان نازانێت. ئەویان نازانێت، ئەو پرسیارە نەکردووە. ناوەڵانە باشە. یەکێکی تر هەیە، کەسایەتێکی تر هەیە لە ماڵی ئێوە، ئەویش پێم وابێ هەر یەکێکە لەو بنەماڵی ئێوە ئەمیان چێ؟ ئەوش هەر باپیرمە حاج تۆفیقی گورگەوان. باش. ئەو باوکی دایکمە. باوکی دایکتە.
باوکی دایک باسیکی ئەمیشمان بۆ حاج تۆفیق ئەو شەر خەریکی قەسابی بوو لە سلێمانیا و تیجارەتی شیە کرد مەڕداریش بوو مەڕێکی زۆری هەبوو ئیتر خەریکی تیجارەتیش بوو ئەوەی کە هەردوو لایەن قەساب بوون بۆتە هۆی ئەوەی کە دایکی شووی کردەوە بە باوکەی وڵای ئەبێت هەر دراوسێش بوون لە گەڕێکێکا بووین لە گەڕێکێکا بوون ئەو کاتە ئێوە لە چ گەڕێکێ بوو بێتن ینی ماڵە گەورەتان لەکوێ بووە ئێمە ماڵی خۆمان لە کانێسکان بوو بڵێن پێڵەن کانێسکان کە جادەی مەولەوی ئێستا پشتی جادەی مەولەوی لای تاڵۆی سواری کە پێڵە جاران پێیانەگوت تاڵۆی سواری پشتی قایمقامێتی ئێستا پشتی قایمقامێتی ئێستا بالضبط بەڵێ ئەو لای جەمعیە با بڵێ لای جەمعیە بالضبط نوریاوی پێناڵن ئەو باوریاوی پێڵەن نوریاوی باشە ئەنجا ئێستا ئێمە لەم وێنەوە دەست پێەکەین ئەگەر بە دوور و درێژی باسێکی ئەم پیاوەمان بۆ بکەین چاو خۆش ئەوە طبعا باوکی منە بەڵێ هەر لە سەرەتای ژیانیەوە ناڵێەوە حەزی لە ڕاضە بووە بزات فوتبۆڵ ئەتر هەر خەریکی ڕاضە و چوون بەدەم یاری زانەوە و سیر ئەوەیە کە ئەم پیاوە خۆشی قەت فوتبۆڵی نەکردووە قەت وەرزشی نەکردووە بەڵام هەر حەزی لێ بووە وەکو مشەجێ بڵێ بەڵێ تر وردە و داهاتوە لەگەڵ یاریزانەکانە ئەتیمامی زۆر بۆ و گەنجانەوە کە مەسەل زانیوێتی بەهرەیەکی هەیە تا پێ بگەێنێت تاوا بزانم گەیشتە ئەوەی کە لە ساڵی 1950 ئەبێتە سەرۆکی یانی سلێمانی ئەمە وێنێکی ئەو کاتەیە کە ڕەحمەتی باوکە ساڵی 59 بەڵێ لەو کاتە بۆ کە سەرۆکییانەکە بووە ئەو پیاوە مشکی بەسەر ستارخانیە لەبەرە ئەوە بەڵێ باش ئەمانی تر چیان لەگەڵ یا کاک فایق نازانی نازانی باش ئەنجا بابینە سەر کاراکتەرێکی تر لەو کارکتەرانی کە لە ماڵی ئێوە هەمووتان گرنگی پێدەن 1000 ساڵ بەلەشی ساختەمەنی درێژ بێ ئەوە دایکمە باش باسێکی دایکمان بۆکە ئەوە کچی حاج تۆفیقی گورگاوانە وای ڕاست لە ساڵی 51 لەگەڵ باوکماوە سەرگیریان کردووە 51 لە 51 شا منیان بووم چۆن شتی وابێ ئەبێ لە سەرەتای 51 ڕاست لە سەرەتای 51 لە مانگی تقریبا یەکە لە مانگی ئێتر من لە 2 دەی 51 لە دایک بووم نازانی چۆن ئەم دوانە هاوسەرگیریان کردووە وڵات تقریبا وەختە خۆی شتێک نەبووە لەکایە بەس ئەم لێوە ڕۆشتەوە لێوە هاتووە خێزیاناسیوە بە حکومەڵە ئەوە ئێتر تەبان باپیرم بڵێن باوکی باوکم هینێ چیە بۆ لە ناو قەسابوو هەموو ئەو کاریزمایی کە باوکە هەی بوو ئێمە بیرمانێ با بڵێن وەساسایی ساڵی خلفەکەریم ئەویش هەمان شێوە کاریزمایەک و قسەی خۆی هەبوو زۆر بەقوتر لە کاکفایق باش ئەمەش هەر وێنەیەکی تری جوانە هەر هێنی دایکتە بەبەریشی کوردی زۆر جوانەوە کە ئێشاڵە ئێمە تەمە ناکەین لەشی ساق کاک فاروق بن ئەمە شتێک بە جەنابێ بڵێم کە ئێمە سەیری ڕسمەکانمانە کرد زۆر بە کەف و کوڵەوتی ئەبێ ئەم وێنێ دەرکەوێت ئەمە کێوە بۆچی دەرکەوێت ئەوە حەمەمینی سەمەن مەشهورە قەساب بوو باش لا حاج دەرێژ بوو باش دراوسێشمان بوو باش هەر تقریبا باپیریشم ساوەلی خەرفەکەریم وەکو کوڕی خۆی سەیریە کرد دایک و باوکی نەمابوو ئێتر کە من بووم هەر ئەو منی بەخێو کرد حتا لە چلشەویە منی بردۆتە دەرەوە بۆ چاخانە تۆ چلشەوی ئێتر تا ئەمری وەفاتیشی کرد مەسەل کە لە 74 ڕامان کردێتەوە شەر بە دوای منەوە بوو بۆ تەمەنەشەوە هۆی چی بوو ئەوەندە ئالوودەی تۆ بوو ئەوەنە حەزێکرد لەگەڵ هەر خۆشەویستم هەر لە بەراوی کە کوڕی کاکفایقی هەر لە مناڵەوە تەرەوە بوو کاچوون بۆ سەیرانیش بەبێ من ناچوو هەرچەند مناڵیش بووم بەڵێ باشە ئەم وێنێش جوانە کاکە من حەزەکەم ئەم وێنێش بینەران بیبینن ئەمانی چێن کاکە ئەوە دایکمە فریایە فەرمانە کاک فەرمان کرازڕەشەکەیانە بەڵێ کاک فریاش کراسپەکەیانە ئەی مناڵەکان چێن مناڵەکانی
ئەوە فێنچی خوشکمە ئەوە فێنچی خوشکمە باش ئەوە بە قورآن و دوانە ناناسم ئەو دوانە ناناسیتەوە بە عینێکی شۆ ناناسیتەوە نایناسمەوە باشە ئەمە حوشەی ماڵی خۆتانە بەڵێ ئەمە لەم کاتا هەر لە نوریاوا بوونیان چوو بوونە نا لای چوونە چوارباخ چوارباخ بەڵێ باش ئەمە شوێنەیەکی دایک و باوکتە بەیەکەوە لە حوشەی ماڵی خۆتان لە حوشەی ماڵی خۆم ئەو ڕۆژێ 29 دەی ساڵی 1970 هەشتاوەش دایکم و باوکم بۆ یادگار ئیمزای شکراوە ئیتر خوازانێ ئیمزاکە چێ کردێتی ئەوە دوای نەخۆشی پرسیارێک لەوە بکەم پەیوەندی کاک فایق لەگەڵ دایک تا چۆن پەیوەندیان زۆر خۆش بوو دایکم باوکمی زۆر خۆشەویست دایکە زیاتر باوکشم دایکمی زۆر خۆشەویست علاقەیان زۆر بەقووەت بوو من پرسیارێکم هەیە هیچێک لەو پرسیارانەی کە حەزەکەم بیکەم بۆچی ماڵە قەسابەکانی سلێمانی ئەوەنە پەیوەندیان خۆشە بەیەکەوە هەمووی دراوسێ بووین هەمووی مەسەل چی قەسابێ هەمووی لە نوریاوا و لە چوارباخا کۆ بووانێ باشە اینجا ئێوە هەموو بەهۆی مینەکەشەوە بوو تێکەڵی زۆریشتان لێک زەواجتان کردووە بەڵێ زۆر تێکەڵش بەڵێ وایە تێکەڵش بوون دراوسێش بوون هەر لە مناڵیەوە ئێستا مەسە ماڵی کاکەریم دراوسێ ئێمە بوون کەریمی حەیوەمەر ئێمە هیچ فەرقێکمان نەیەکرد لەگە ماڵی خۆمانە وازانش لەگەڵ ماڵە قەسابی تریا ژن بە ژنیان هەیە لەگە ماڵی حاج دەرێشە وانە بەڵێ ئەوانی شەر هەیەیان بەڵێ مەبەستم ئەوەیە هەموو پەیوەندی کۆمەڵاتەکانی میوان ماڵە قەسابەکانی سلێمانی پەیوەندیکی زۆر بتەوە هەر لە دراوسێ و اینجا تێکەڵی ئیشەکەش و اینجا تێکەڵی لە ژن و ژنخوازیشەوە زیاتر کاک فاروق منەمێ ئەوە بەبینەران بڵێم خەڵکێک ئێستا منافەسەیەکی زۆر ناشەریفانە لەوانەیە بکات لە بینی کاسبیەکانە بەڵام ئەو کاتە ڕۆحیان بەسەریەکەوە بووە دراوسێتی یەکتریان کردووە ژن و ژنخوازیان لەگەڵ کردووە ئەمە ڕەنگانەیەکی باشیشی بۆ کاسبیەکەیان کاگاسۆ نەکرد بە نیسبەت قەسابەوە بە نیسبەت هەموو کەسێکەوە جاران خەڵک تەماحی نەبوو تەماحی نەبوو دوایەوە کەسیش سەی لە خۆی بەرزتری نەکرد ڕاستە دائما لە خوار خۆی مەسەل قەساب کە یەکێک معاملەی جەڵێ بە حیوانی بکردا قەسابەکەی کە ناچوو بیکڕێ پێعیب بوو ڕامە ساوانیە ڕاستە باشە کاک فاروق حەزەکەم ئەم وێنێش بزانین بینەران بیان ناسن ئەوە لای ڕاستەوە ڕەفیق قادر شاڵیە قادر قەزازە ئەمەی قەزازە ئەوە قەزازە ئەوەشیان باوکمە ئەوشیان عەلی کەمالە بەڕەحمەت و عەلی کەمال قادرەشەکەیانە بەڵێ قادرەشەکە پەیوەندیان چۆن بوو ینی هاوڕێتیان باوکم و عەلی کەمال خزمەتیان هەیە لە باپیرمەوە باشە خێزانی ئێوە چەند کوڕ و چەند کچن لە دایک و باوکێ با بڵێن ئێمە چوار برا و خوشکێکمان خوشکێکن باش یەکەمیان جەنابەتی یەکەمیان تر ئەوە سوڵتانی ماڵکوڕە یەکەم من دووەم فواد سێم فریاد چوارەم فرمان پێنجەم فێنک کەواتە ئەم وێنەیە کامیانە فێنکە بەڵام تەسەسولی لە ناوتانە پێنجەمە یعنی ئەخیر یعنی ئێوە هەتا ئەخیر مناڵ خوشکتان نەبوو خوشکمان نەبووە بەس باوکم زۆری خۆشەویست هەر تەمەنایەوەیە بۆ خوشکێکمان هەبێت بەڵێ هەر دوا چۆریشە لە ئەخیر مناڵە هەر خۆشەویستە ئەم خوشکەتان ئێستا لەکوێیە ئێستا شووی کردووە ژنی یەحیای قالێ حەبسەی قەسابە ئەو یاوتانە قەساب زۆر باشە چاکتان کردووەڵە ئەمەش هەروێنەیەکی تری دایک و باوکتە پێچێلەکە خوشکەکەتان ناوەنیە بەڵێ لە ماڵی خۆمانە باشە چی یادگارێکی خۆشی بینی دایک و باوکی لەلایە وەڵڵا یادگاریان زۆرە باوکم بەبێ دایکم کە داتۆ دایکم لێ نەبوو بێتاقەت بوو سنتەری تێگەچیت بەڵێ باشە ئەمە دوکانی ئەسڵی باوکتە کە قسابیەکەتان بوو بەڵێ خۆی ئیشیە کرد نەخێر ئیشی نەکرد چێ ئیشیە کرد زیاتر کاکە عەبا کاکە عەبێ ورزوو بەڵێ لێرە ڕێز و خۆشویستمان کاکە عەبەش خۆی باوکی هەر قەساب بوو بەڵێ بۆ لای باوکی ئیشی ناکرد بۆ لە لای باوکی ئیشی کرد کاکە عەبە مناڵ بوو کە باوکی
ئەمری خوای کرد کاکعبە بناڵ بوو ترکە باوکم هێنا لای خۆی بە بیرەوەری من نییە تقریبا پێش لە دایک بەڵێ ئیتر هەر لە لای ئێمە باش وەکو ئێمە سەیریە کرد باوکێ نەوەکو شاگرد و ئەمانە ڕۆکو ئێمە بەڵێ باوکێ لە ئەزمموی کاسبیەکەی باوکی کە بڵێن باوکیشی هەر قەساب بووە بۆی جاکرایەوە گۆشتی باش لە گۆشتی خراپ و ئەمانە ئەی چۆن لە چێشتی شای ناسی کامە باش و کامە خراپ لە چێشی شەهری ناس ئەو باوکم یەک تەبیعەتیە بوو ئەخەر ئەزانی بۆچی ئەو پرسیارم کرد کاک فاروق لەبەرەوەی جەنابەت دەفەرمی ئەو ئیشی قەسابیەکەی نەکردووە یعنی سەربڕینی نەکردووە لە دوکانیش نەیفرۆشتوە مانایە ئەم دایمە لە دووری گۆشتەکە بۆ بۆی ئەو پرسیارم خۆی باوکم ئەگەر حیوانیە کڕی کامی خراپ وایە خۆی تەبیعەتی دەچوایە سەری نایەبڕی ئەیفرۆشتەوە جارێ مێی هەرسەر نایەبڕی ئەوی گوناحە گۆشتەکەی ناکوڵێن ناکوڵێن بەڵێ باش بە بیرەوەری تۆ زیاتر کە باوکە گۆشتی ئەناردەوە گۆشتی کوێ حیوانیە ناردەوە بربڕە و سەڵت بربرۆس بۆ هەر بۆ شتێک بۆ چێ شتێک گۆشتی خۆی هەبوو لای قەساب ئەی ڕانیە بردەوە ڕان بەس بۆ کفتە بەس بۆ کفتە بەس بۆ کفتە لەبەر گۆشتەکەی تورترە گۆشتەکەی تورترا باشە بۆ بامێ سم بوو ئەو وەختە ڕاستە سم و قۆڵیان پێ بوو بۆ فاسۆلیاش دوو گیانتیە کرد کاک دووگیانتیە ناکرد باش وەڵا کاکە خەریکە وای لێ دێ ئێمە ئیتر ئەبێ بەزەیمان بەهی نابێتەوە بە بینەرانی بەڕێزە چونکە لەم کاتە ئەو نەباسی خواردن نەکەین باشە ئەمانی چەند کاکە ئەوە لای ڕاستەوە کامیان کە دانیشتۆیان نەوەی بە پێوە حەسەنی سۆفی عەلیە باش ئەوە کە حەمەمینی ڕەحمەتیە ئەوە کاکەریمی ڕەحمەتیە کە تۆ زۆر خۆشەویست و بەڵێ ئەوەش کاکەریمی ڕەحمەتیە ئەوەش مامە برایمی ڕەحمەتیە تەمەم مام برایم وەکو هەر مامان بووم ئەمە نازانم پۆلیسە چێ ئەوەش هەمەی حاج دەرۆشی ڕەحمەتیە کاکە هەمەی حاج دەرۆشە بەڵێ با بڵین مامۆسام حەمە مامۆسام حەمە لە ماڵی ئێوە ئەم وێنەش هەر مامۆسام حەمە نییە باوشە مامۆسام بۆچی ئەم پیاوە زۆر ئاعنی زۆر تێکەڵاوی ماڵی ئێوەیە لە زمانی باوکتەوە من ئەوەندەی تێبینیم کرد بێت لە زۆر شوێنە کە جەنابتان یا باوکە دەرەکرد مامۆسام حەمەتان لەگەڵا بوو وڵای مامۆسام حەمەوەکو عەرزم کردی لە هەر لە بیدایەتەوە قەسابێ مامووی تێکەڵ بووین باش لە باوکی لە خۆش ڕەفیقی باوکم بۆ لە هەر تقریبا ئەوەنە مناڵتر نەبووە لە باوکم هەر 6 ساڵ لەم باوکم مناڵتر بوو بەس بە زۆری لەگەڵ کاکبراینی ڕەحمەتی هابوو باش بەڵێ لەگەڵ کاکبرایمە لەگەڵ کاکبراینی ئەمەش وێنەیەکی زۆر جوان هەری ماڵی خۆتانە بەڵێ ئەمە سەر و بەستەکە دایکتە سەر و بەستەکە دایکمە باش ئەویشیان پورمە ئەویشیان فریایە ئەویشیان فرمانە کاکە فریا و کاک فەرمانی برا بچووکەکان کاک فرمانە کاک فەرمان لێرەش هەر قەڵەوە هەر قەڵەوە ئۆکەی ئەوەیە کە زۆر براعات کراوە باشە من ئەمەوێ پرسیارێ بکەم بۆچی لە خەڵک زیاتر خەڵک ماڵی ئاوا بێ ئەچێ بۆ پرسە و وەکو واجبێکی کۆمەڵایەتی بەس ئێوە بەناوبانگن بەوەی کە لە باوکتەوە بیناسن و نەیناسن تحزیل لە هەر شوێنێکەوە بێ ئەچن هۆی چییە ئەمە وڵای کاگاسۆ باوکم تەمان تازێ نەبوون نەچێت بەتەنگ ناخۆشی هەموو کەسێکەوە بوو زۆر جوێی نایە خۆشی بۆ شای و مایی قەت بە بیرم نایە چوو بێت باش مەسەد لە بەتەنگ تازێ و ناڕەحەتی خەڵکەوە بوو لەو کاتانە کە خەڵک پێویستی پێێتی بۆ مشکلەی خەڵک مشکلەیەکێ بوو بەدەمیەوە چوو بۆ هەمیشازێش هەمیشە ئێوە تەشجیع کرد بۆ ئەوەی کەوا ئێوەش ئەو پەروەردەی ئەو وەربگرێت تەبعاً بەڵام من شخصی خۆم زۆر کە تا لە حیاتا مابوو لە هەفتەیەکە 3-4 جارم برد بۆ تازێ لەگەڵی هاچووم چێک من مەجالەکەم نەبوو خەریکی ئیش و کار بووم ئێتر بەڵام لە دوای مردنی باوکمەوە ئەو ئەرکە کەوتە سەرشانی من و ئێستاش هەر ئەچیت و ئێستاش بەردەوام بەڵێ بە هیوام ئیشاڵا کەس پێویستی بەوە نەبێ هەموو کەسێ لە خۆشییا بێ ئەم وێنێ شوێنێکی زۆر جوانە مشکی بەسەرەکەی ئەم لاوە لای منەوە ئەوە عوسمانی عارفی فیتکە باشە خواف ئەویشیان جەلالی عەباسە قەساب ئەویش هەر قەساب کاتە ئێوە هەموو کەشەکەتان لەناو کەشی قەسابێکە باشە
وێنەی زۆر جوان هەیە ئەم وێنەیە وێنەیەکی باوکتە بەڵام ئەو مناڵە شەیە لەگەڵ ئەو برازامە کوڕی ئەو پێشوایە کوڕی فوادە کوڕی کاکفوادی براتە فوادی پەیوەندی باوکت لەگەڵ مناڵەکانی ئێوە چۆن بوو کاگاسۆ ئەمە چوا برابووین خوشکێکشمانە بوو هەموو کە خێزانیشمانێنا هیچ فەرق و فرۆقێک نەبوو لە بینیا هیچ فەرقێکی نەکردەوە نە لە بینی من و نەبینی فریا و فەرمان و فواد و شتێکی تایبەت بۆ تۆ بکات لە کوڕی گەورەمە و ئەوانەی ئەوەی نەبوو بۆ مناڵەکانی شەروا بە حەقانیان بەڵام بە حەقیقەت فێنجی لەومان خۆشترەویست غیرەی لێکێ لە فێنەکان دەباشە ئێتە دیارە ئەو پیاوانە ئەو بۆ شێتە سەرپێن کرد وەرزش لەلای ئەم پیاوە هۆکارێک بۆ سەربەرزی لاوانی سلێمانی زیاتر وەنیە بەڵێ بۆ ئەوەی کەوا ئێمەش لەو بەشەی ژیان دوانەکەوین ئەمە لە کۆتایی تەمەنیایەتی بەڵێ لە وانە ئەمە ئەو کاتەیە کە وەکو ڕێزلێنانێ بایان کردو هەدێ هەدێ خەڵک ساڵانی چەند سەرۆکی نادی بوو خۆزان 59 زەبت بەبیرم نایە بەڵام ئەو وەختە بەبیرمە کە نادی سلێمانی چووە فولکەی عقاری هینێکی لێ بوو هینی حکومی باش بینایەکی لێ بوو نادی سلێمانی چوو ئەوە تۆ ساڵی 1950 لەدایک بوویت بەس پێش ئەوەی باسی ژیانی تایبەتی تۆ بکەین ئەمە ژوێنەیەکی ترە کە تۆ زۆر معجیبی پێی ئەوە کەریمی دادەمەنەیە خوا ئەفریقا کامیان ئەوە ئەو ئەوەی کراسە ڕەشەکە و شۆرتەکەی لە بەرای جلی ڕازەکە باش ئەوە زۆر ڕەفیقی جانی بە جانی بوو یاریزانیش بۆ لەگەڵ خۆما بوو لە تیپی خۆما بوو ئێتر لە با بڵێن شەید کەریمی دادەمەنێتتر کە چوە دەروانە شەید بوو ئیتر لەو کاتەوە کە چووە چیا تۆ نەبینی نەبینیەوە درود بۆ گیانی پاک شەیدان بە تایبەتی با بڵێن کەریمی دادەمەن ساڵی 51 لەدایک بووی چی یادگاریەکی قوڵی مناڵی هەیە لای تۆ بەچی معجب بووی سەرسام بووی لە زاکی لە تاماوەتەوە کە لە مناڵیا بینی بێتێ وەڵی دڵنیام زۆر زوو چوویتە دوکانی باوکێ نەوەڵامی زوێی بردی کەکە حەوین هەرێ بردم لە خۆیایی بردم نەی بردم بۆ دوکان باش هەرێ بردم بۆ ئەو کاتێک کە تۆ با بڵێن هەست بە ژیان کرد ئەو وەختەیە کە لە تەمەنی خۆشیما کرد گەنج بووم باوکم لە بەخا بوو ساڵی 60ەکان بوو کە هاتەوە تۆپێک و جووتێ پێڵاوی ڕاضە و گۆرەوی و پانتۆڵ و کراسێکی بۆیە نابوومی ڕاضە هەر 11 ساڵ 12 ساڵە بوو بەوەی کەەوە یعنی ئەیزانی کە تۆ حەزل لە یاریە بۆی هێنا ئەیزانی هەر یاریشتە کرد لە تیپی تیادیا یاری مەکرد هی گەڕێک گەڕێک بەڵێ باش ئەمە وێنەیەکی جەنابتە لەوانەیە هەر ئەوە جۆژم بوو چون بۆ سەرچنار گرت 8 ساڵێک بیلێ بەڵێ چون بۆ سەرچنار لێرە فرچی ئەوە لە تۆ دروست بوو بۆ یاریکردن نەخێر هێشتا دروست نەبوو باش باسیشی ئەومان بۆ بکە کە تۆ سەرەتا چۆن دەستێک کرد بە یاری بەڵام پێش ئەوە پێمان بڵێت تا چەندت خوێت وەڵا تا 2 سانەوێ بخێن تا 2 بەڵێ ئەوە بەڵام شتێکی باش نەبوو ڕازە نێش ئەوە ڕاست باش من ساڵی 50کانەوە 58 و 59 لە تیپی گەڕەکە یاریمانە کرد لە ساڵی 61 و 62 تیپێکمادانا بە ناوی تیپی چیمەن باش چەند یاریزانێک بوون هەمووی کۆبووینەوانێ وەکو چێ یاریزانەکان کە لە تیپی چیمەنە یاریمانەکرد لە بیدایەتە هەردوو خاڵەکەم عومەری حاج تۆفیق بەکری حاج تۆفیق ساماڵ ئەم شێخ لەتیف کە کوڕی شێخ لەتیفی شێخ ڕۆفی هەنجیرە باش ساماڵ گەردوونی مەلا عومەری ڕەحمەتی دلاوەری ئەحمەمەجی دلێری ئەحمەمەجی ئەمە هەر لە گەڕێکی نووریاوە بەڵێ کانێسکان بەڵێ هاتیە عقاری دوگانێکمان گرت بوو لەوێ تیپەکەتان ینی بارەگایەک ئاوەکو چێ پاری ئەو مەسرەفی هەر خۆمانوێکی ماوی ڕۆبێنی دینارمانە ئاوەختە
ئابوونەتان ئابوو نامانە و جارێکیش ناومانە نووسی بۆ پیاوی دەوڵەمەند یارمەتی ئاین و نامەتان بۆ بەکشتە ناتەڵ بەڵێ تەوان ئەو لەوەچێ بەشی یارمەتی ئاین کەسێکی دوای ئەوە دوایەتر لە ساڵی هێنامان لە لەگەڵ تیپی چیمەنە تەتەوری کرد تا ساڵی 1960 و 1968 وانە زۆر بەقوت بووین ئێتر گەورەتر بوو مەسەل ئێمە بووین بەوەی کە حەمە بچکۆل و مامۆستا کەریم و عومەری خاڵ و من و عومەری عەلی نەجار و ئەو گۆڵچیمان بوون دلێری ئەحمەمەجی بوو دلێری ئەحمەشکوری بوو کەمالی حەبێ بوو عەلی مەحسوون بوو باش تیپێکی بەقوتمانە بوو ئێمە ئەمانەی بە دوور درێژی باسی وەرزش بکەین بەڵام ڕێگەم بە وچانێک وەربگرین بەڵێ باش خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان پێش ئەوی کە وچانەکە وەربگرین باسی مناڵیتمان کرد و باسی وەرزشمان کرد بەس پێشەوەی باسی وەرزش بە درێژی بکەین حەزەکەم بزانم ئەمە شوێیەوە کامیان جەنابەتی ئەوە جەژن بوو چوون بۆ سەیران باش بۆ سەرچنار باش ئەمە یەکەمیان منم مناڵەکەیان با بەڵێ ئەوە بەکری خاڵمە باش مناڵەکەی لای ڕادیۆکەوە لای ڕادیۆکەوە منم ئەوان جەنابەتی ئەوان ئەو سەرفوادی برامە باش ئەوەشان هەمەیەکە بوو خەڵکی باڵغ بوو باش ڕەفیقمان بوو بەچی ئەچوون ئەو کاتە ئەمە تقریبا ساڵی 61 ئەوانەیە وەنیە بەڵێ 61 ئەوانەیە بەڵێ بەپاس وڵا 62 25 چواری 62 بەپاس ئەو کاتە پاس هەبوو کەپتانە بەڵام لە کاتی دیاریکراوی خۆیان بووە فرای پاسەکە بکەوت فرای پاسەکە بکەوتینە بەڵێ ئیتر هەر جەژنانیش زیاتر ڕێگە هەر جەژنان زیاترە وای ڕاستەکەی ئەمە شیە لەگەڵتە ئەوە خاڵمە خاڵت بەکری حاج تۆفیق جەژنی ڕەمەزان جەژنی ڕەمەزانە گرتمان دوی ساڵی 1965 65 باشە تۆ کاک فارۆ ئەم ڕسمانەی گرتووە بیر دەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان ئاوا هەموو خەڵک بیبینەم ئەلبومەی ناوەڵە باشە لێرەوە دەستێ کرد بە یاری لە پێشتری شەر یاریمە کرد بەڵام ئەوە کە پێم وتی کە باوکم جدی بۆ جلەکەی بۆ هێنام ئەو تۆپۆ ئەو جلانە بوو بۆ هێنام ئەمە ئەو دیاریانەی کە باوکم بەڵێ ئەوە ساحەی معمەلی جگەرەکەیان پێک و ئوتێل ڕەمادە لە کوایە ئەوە ئەو ساحەیە ئەوە ساحە بوو لەوە ئەوە ساحە بوو بەرامبەر بازیخانە تیپەکەشتان تیپی چیمەن چیمەن بارەگاگەشتان لە گەڕێکی عقاری بوو باشە ئەو لەم تەمەنەیە لە پلە دوی یاری دەکردیان لە پلەیەک یار پلەی نەبوو نە پلەی نەبوو بەڵام خۆمان یاریمانە کرد ئەوەی نەبوو بە قوتە نەبوو بەڵام لە ساڵی 66 و 67ەوە ئیتر لەو کاتەشە هەر تیپەمیلیەکان با بڵێن یاری ودی و ئەمانەش هەرا بوو لە بین تیپەمیلەکان چەند تیپێکە بوو زۆر بەقوت بوون چیمەن ئاری کەمال سەلیم باش بەڵام وەختی خۆی پێش ئێمە تیپی ئاریە زۆر باسەکرێکە پێش ئێمە تیپی نەغەدە هەبووە تیپی ئاسۆ هەبووە ئاڕش زۆر بەقوت بوون پێش ئێوە کانێسکان ئاسۆیان پێوت بەڵێ بێزگە لە یاریش تۆپی پێ یاری تریشە کردو نەخێر یاریکردن لە ئیبتیداییە بەڵام ئەمە ئەوە منیتیانیم دویتیانیت ئەی نەخێرا من لەو سەرەوە وەستامەوە منتەخەبی تەربیە بوو چوون بۆ مووسڵ من لە فوتبۆڵایە هێنمە ئەمە تیپی باسکەی خۆشتیتیانیت منیتیانی من لەو لاوە وەستاوم باش تەفەڕیجم بەڵام ئەمە شاریەک ئەمە یەکێ ئەوە ساڵی 69 منتەخەبی ناشئین لە هەولێر بەڵێ لە بین ئێمە و هەولێرات چوار منتەخەبی ناشئینی ئەو وەختە پیانەگۆینی شیمالی کەرکووک و هەولێر و سلێمانی و مووسڵ بەڵێ ئەو کاتە تۆ لە ناشئینی منتەخەب سلێمانی بووی ناشئینی سلێمانی بەڵێ منتەخەب سلێمانی ئەن لێرەشا جەنابتان لەوە چێ خڵات وەربگرن بەڵێ کەمالی شێخەری بەخوا ئەفریقا باشە ئەو کاتە مدیری شۆرتە بوو دەست بەڵێ مدیری شۆرتە بوو باشە خەڵاتی بردنەوەی چی یاریەک بوو ئەمە
والله لبيني شرطة وفرقية سليمانية بو باشە ئێمە بردمانوانە. کاک فاروق تۆ بۆچی بووی بە پۆلیس؟ من تا ساڵی هەفتاویەک ئەوە بچوومە هەفتا بچوومە بۆ عسکەری ئیتر سلێمانیش لە ساڵی 69 وابزان فرقەی شۆرتە دامەزران چی یاریزان بووە یەکسەر وەریان نەکرد سەر هەندێک کەسە بوون لە مەعمەلی جگەرەکە بوون بەڵام ئیشیان نەکرد هەر ئیشیان پێ کرد تۆ بوو هاتنە نەقلی خەدەمان کرد هاتنە شۆرتە ئیتر زۆر محاوەلەیان کرد چوونە شۆرتە زۆر یاریکەرەکان چوونە شۆرتە تر ڕۆژێک دایکم هەرێ گونا بێ عەسکەری بکە تر بە باوکمی گوو باوکشم وتی باشە بابزانم چۆنە بێتتر بە کەمالی شێخەریبی وتر هەزار ڕەحمەتی لێ بێتی وەڵای کاک فایق تەواو بووە ناتوانی وەرگرتنی بەڵام کتابێکی بۆ کەم بۆ عامە وەڵای کتابەکەمان کرد بردمان لەگەڵ کاک عەلیا چوون عەلی مەحسووم کە کتابەکەمان ناردە ژوورە بۆ لای فامی قەیماقچی لێ نووسی ڕەفس تعینات نییە مدیر عام مدیر عامی هەموو شۆرتە مدیری شۆرتەی عام وەڵای تر کایی لە دەستی ئینەکەی وەرگرتەوە خۆی چۆ ژوورەوە کە چۆ ژوورەوە سەلامێکی بۆ کردبوو توی فەرم و کوڕم توی ئەمە تۆ ڕەفزە کردووە ئەمە کوڕی فڵان کەسە کوڕی فایقی ساولی خەلفەکەریمە سلێمان توی ئەی بۆ قسە نەکردووە باوکتی ئەناسی بەڵێ باوکمی ئەناسی ئەو وەختی خۆشی حەکەمی دووەلی بوو بەوەی ئەوەشی کە باوکی با بڵێن پاڵپشتێکی وەرزشی زۆر بووە بەڵێ هەموویان ئەناسی باوکم لە منتەخەبی عێراقەوە لە ئیتیحادی عێراقی هەموویان ئەناسی بەڵێ ئێتوتی مانعەتم نییە با بچێ بۆ هینی تدریب و اختیباری کەن کە بردوانەوە وتی بڕۆ بەیانی سەعات دەوەرە چوونە ساحەیەکی شورتان پێگوول لە 52 ئیتر تۆپێکی یامیوت یاری پێ بکە کە یاریم پێکردی تۆ خۆ یاریزانی تۆ لە چه فرقەیەکیت من نادی سلێمانیم ئیتر تۆزێکی یاری پێکرد بوو موافقەتیان کردتر لە بڵاتی سەربازی ئەم وێنەیەکێ کاک ئەو من عومەرە ڕەشین باش ئەلێرات جەنابی شەهەر یاری دەکرد بەڵێ یاری مەکرد بە ژیان تاکە یاریت کردووە چ درێسێک لەبەر کردو ڕقم حەوت لەکوێی ساحەکە چکە من زۆر شارەزایم لە خارجی بڵێن لە خارج یاری مەکرد من ئەوە نازانم هجوم بووی من هجوم وەزانم وەسە دەزانم دیفاعی دەزانم کە هجوم باشە لە ژیان تا چەند گۆڵە کرد وەڵڵاهی وهەر نازانم کام گۆڵی لە هەمیان جوانتر بوو وەڵڵاهی کام گۆڵم کردو بەڵام خۆشترین گۆڵ کە کردم لەگەڵ هەولێرا بوو باش بەڵام مەعلە سەفەر بە شێرۆخەت دۆڕانمان ئەمە چیام شێرۆخەتە ئەو وەختە لە باتی پەناتی وەختی زافیان داهانا کە وەختی زافیەکان داهانا چێ گۆڵی بکردە ئەوەی بردەوە بەڵام ئەو وەختی زافیان نەهێشت یەکسەر دانا بە شێرۆخەت هەموو هیلاکی بە شێرۆخەتێکی دۆڕا وڵاوە خراپە ئەی ئەمانە شێن کاک ئەوە حەمە پشکۆلە ئەوە عومەری خاڵم ئەویان منم با بڵێن خاڵ لیا گۆڵچیە یاوی شەریعە وەسەد بوو وەسەد بوو بەڵێ یاریزانی چاک بوو بەڵێ لەم داداعونیل عومەری حەمە کەریم بەزەوەند هەر داداعونیلمان هەزار ڕەحمەت لەو قەبرەی نازنای هاوڕێتی تا بەڵام یاریزان بوون بەڵێ خواعفی کاویش ئەلم کاتا تۆ لە ناشئین بوو یا لە منتەخەب سلێمانی ئەوە لە منتەخەب سلێمانی بوو ئەو کاتە ئەو وەختە کە بایەمان بان کرد بۆ نادی سلێمانی 4 کەس بوون من و خاڵم و حەمە بچکۆل و مامەسا کەریم عومەر ئیتر ئێمە نەچوین باوکم زۆر پێشی ناخۆش بوو ئەو وەختە لە نادیشا بوو تەڵەن ئیتر ساڵێکیان تەجمیت کردین دەسەرەوەیەکان نەچوون بەڵێ ئیتر لە دوایە چوین کە چوین تر قەرارەکەیان هەڵوەشانەوە بە ژیانێ زیاتر دۆڕاندوتانەیان بردووتان تۆ خۆی ئیسە کەسمان لە بینان نییە وەڵای دۆڕانومانە زیاتر دۆڕانومان ئەمانە کێن و ئەمەش تی پێکە ئەوە فێرقەی شۆرتە بوو شۆرتە بوو کێ کێنامە جارەمە ڕاکشاوە کێ حەمە سیروانە کاک حەمە سیروانە لەم سەرۆ لە لای منەوە
لای با بڵێن سەری ئەوەی کە بەڵێ چەپۆ ئەوە مەجی میرخانە باش ئەوە حەمە پسکۆلە ئەوە منم ئەوە کەمالی حەبێ ئەو عومەر ڕەشە ئەو کاتە بوو کە لە با بڵێن تیپی پۆلیس بوو بەڵێ لە هەرە بە قووەتی لە هەرتی قووەتا بوو وەختە هەندێک وێنە هەیە لە ماڵی ئێوە بەڕاستی لە لای من گرنگی خۆی هەیە ئەم جەنازە و قەبر و باوکی وەستا و ئەمانش هو ساڵی 63 مەنعی تەجەولەکە کە هینەکانیان دۆزیەوە قەبرەکانیان هی شەهیدەکان بەڵێ شێدەکان تر کە چون هەڵیانە بیران ناسنەوانێ ئێتە باوکشم هەر خواافریکا بە دوای مامۆسایەتی ناگەڕا لەبەر ئەوەی خۆشەویستی ڕاضیەکە بەڵ هەر خۆش زۆر بەسەرەوە بەڵێ مشکی بەسەرەوە باش ئەمە ئەو کاتەیە کە با بڵێن بە دۆزیوان دۆزیانەوە لە بەڵێ خەبەریانایەنەتەوە جارێکی کە لە گردی شەیدان ئانێژنەوە بەڵێ درود بۆ جانی پاچان ئەم مێژووی ئەم وڵاتی ئێمە هەمووی مێژوویشی خوێناویە بەڕاستی ئەمە چیان ئەمانەوە ئەم بۆنەیە چییە کاک وڵی نازانم بەڵامەوە باوکم و مامە جەمال و مامەسا ڕەفعەتە و مەحمووی مەلاعێزەتە و ئەویان ئەمین شەوکەتە و ئەوشان کاک نەوشیروانە کوێ شوێنەکەش نازانی بە قورعان نازانم کوێیە بەڵام وێنەیەکی زۆر مێژووی و زۆر زۆر جوانە باش بابینەوە لای دنیا جوانەکەی ژنە سەلارەکانی سلێمانی مە ژوێنەیەکی زۆر جوانە بەڵێ مانەی چێ ئەوە پورمە ئەوە سدەنجومە ئەمەی با بڵێن سەرپۆشە سپی ئەوە سەرپۆشە سپێکە ئیترەوە سدەنجومە ئەوەشان دایکیان ئەوشان خوشکی سدەنجومەوەیان ناناسە ئەو خوشکێتی کەەوە فاتی کردو بەڵێ ئەمە شەروێنەیەکی جوانە بەڕاستی ئەمە کوێ ئەوەش تیپی چیمەنە و مەلعەبەکەیە مەلعەبەکەی بەڵێ ئەمانە هەموو یاریزانەکانم بەس بەجلی ئەتیادیە بەجلی تراکسودەوە تراکسود تراکسود نییە کاکە وەڵڵا ئەمە تراکسود نییە ئەمە لعەبەکە نەخێر ئەمە بەردەمی تیپەکەمانە ئەمە پشتی نادی ئوتێلاشتیە بەڵێ ئەمە هەموو یاریزانەکانی بەڵێ وڵا حەزەکەم بینەران بزانن لەو مناڵە بچووکەوە ئەگەر بۆمان باسکەی لە مناڵە بچووکەکەی ئەو لای تۆ ئەوە مناڵە زۆر ناناسم لەوە خۆشە بین ئەوە فوادی برامە ئەوە بورهانە ئەوە مامەسا سەلاحە ئەوە منم ئەوە ساماڵی ئەحمە ئەوە خاڵە بەکرمە ئەوە موچەی سێمەجیە ئەوە کوڕێک بوو یاریزان بووە لەگەڵمانە بوو ناوی عەبدوڕەحمانە ئەوش برایمە ناوی برایم باشە ئەو یاری ناکردمە لەگەڵ بەستانەکەی ئەو لەگەڵ ئەوە ئێوە فەرقیە دیارە ئەوان بەڵێ بۆ زۆر وەرزشوان و ئەوانە نییە باشە ئەمە شەروێنەیەکی تری مناڵیە بەخوا دیارە ئەمەش هەر جەژنە ئەو شەر جەژنە لەم ساڵا نابوو بەڵێ کامیان جەنابتی ئەو ئەم سەر بەڵێ ئەوانی تر کوڕی گەڕەکە کوڕی گەڕەکەن باشە جەژنانە چەنە وەرەگر لە باوکی وەڵا بۆ مەفتوح بوو مەفتوح بوو وەڵا وەکم قەدڵی نشکانوی ڕاستەکەی بەس ئەم ڕسمە نازانم تۆی تیاییان نە بەس ئەمە چییە بۆ لە ئەلبومی تو ئامێنێ ئێمە هەموو ڕەفیق بووین باش ئەوە ماجیدی حەمەشوانەوە تەها بەڕەحمەت بێ کاک ماجیدی حەمەجوان حەمەجوان ماجیدی حەمەجوان ئەوەش خاڵ عومەرە ئەمە لای هینە لای وەرزی باکە و کۆن چییە خۆنەوە لێ وەنۆکاوە خۆن باشە کاکە پرسیارێک توخوا ئەم مناڵە لەناو ئەم بێشکامە چی ئەوە خێزانمە خێزانتە بەڵێ یعنی ئەمە دیارە لە ئەلبومی ئەوانەوە ئەوانەوە ماڵی ئێمە بەڵێ باش ئەم مناڵە مەلۆتکەی کۆرپەی ناوبێشکەیە ناوی چییە ناوی نەسرینە ناوی نەسریخانە بابینە سەر نەسریخان چۆن نەسریخانە ناسی چۆن هێنا ئەبێ بە دوور درێژی باسیکی ئەوەمان وەڵی کە نەسرین دی ئیتر ماڵەکانم زانی باش ئیتر بە ماڵە بە خۆی بزانێ با بێ بە خۆی بزانێ ئیتر ماڵەوتم تەمەن ماڵیان بەرامبەر ماڵی کەریم کابان و قار کابان بوو نەشێخان بەڵێ کەوتم بەرامبەر ماڵێوانە وتیانەوە کچی فڵان کچی پاچیزە و کچی کاکشەم هەموو هەرو کچی خۆمان وایە خوشکە زامە تر کە چوین داوامان کرد
تاو هەرەوە زۆر بە ئاسانی بەڵێ ئیشەکە هەرەوە ناسیومە ئەمە خەزورتە بەڵێ خەزورمە کێ دەستی بۆ ماچ کردی فریای برام کاک خوازان فریا بوو تاوان کاکشەم هەمن نەماوە نەماوە بەڵێ بەڵێ 2 ساڵە بێ عەمری خوای کردو 3 ساڵە ئەوژم برامە دارایژم برام کاکە دارای ژمبراتە چەنە ئاڵتونە بۆ کرد بۆ نەسرین خان وە چییە پارەکەی وەڵای وەختە پشتێنی لیرە و بەخواتر نازانم گۆبەرۆک بوو هەرەونە لەسەر بۆ بۆ بۆم داواکەتر عەلاقەم لەو بەسەر عەلاقەی بە کاک هەمووی باوکم باشە ئەمە هی ڕۆژگاری شایی جەنابتە بەڵێ وەنیە بەڵێ ئەوەی ناوەڕاست دایکمە دایکتە ئەی ئەوانی کەشێن ئەوانی کەش ئەمەش ژنی مامۆستانۆری ڕەحمەتیە لوتفی خانە ئەوەش پوری ئەوە شەفیقەخانە پوری نەسرینە ئەوانش پورزاین باشە ئەمەش کاتی ئەڵلقەکەی ئەڵلقەکەیە بەڵێ بۆچی لە پێەکەنی دڵی خۆشە تەبان ئەوەختە خەڵک دڵی خۆش بوو چەند ساڵە بێ ساڵی ئەوە ساڵی 76 هەفتاوشەش تاوەکوی ئێستا 39 ساڵ 39 ساڵە بەڵێ هەر دڵی خۆشە خۆی بۆ دڵمان ناخۆشە یعنی هەر دڵم خۆشە ئێستاش هەر ئاوا هەر خوا لە یەکتان لەگەڵەوە کوردوتەنی پیر و خەڕۆبن ئینشاءڵڵا بەیەکەوە ئەمیش ڕسمێکی زۆر جوان ئەوش من و ئەوش خاڵمە ئەوش فرمانە ئەمەش ئەو ڕۆژەیە نەسرینارە و ڕۆژەیە ئەو کاتە پیان و ڕۆژی نیشانە بەڵێ باشە من هەندێک وێنەی جوان هەن بەڕاستی ئەمەش یەکێکە لەو وێنانە کە حەزەکەم ئەوە لە تازیەکەی عەلی کەمالایە بەڵێ کە هێنایانەوە ئەمە دیسانەوە پاڵپشتێکی ترە ئەم وێنەیە بۆ قسەکانی من کە ئێوە زۆر بەتەنگ پرسەوەن بەڵێ کە با بڵێن عادەتێکی ماڵی ئێوەیە زیاتر بەڵێ ئەخرار عەلی کەمالیش خزمایەتی ئێمە خۆمان بۆی دانیشتین بەڵێ ڕاست یعنی خۆتان بە ساحێبی تازیەکە بەڵێ خۆیان بە ساحێبی تازیەکە زانین ڕاست ئەمەش پیاوێکە بە ئەم جارە یادی بکەینەوە جارێکی کەش ئەوە کاکە عەبەی گوڵە کاکە عەبە ئەمە وەکو کوڕی برا گەورەمە وەکو برا گەورەی برا گەورە من ئاسای برا گەورەی بۆکەین بەڵێ ڕاستە فەرمووی هەر هەمومان نەکردم ئێمە لێرەوە تەندروستیشی باشی بۆ ئەو خوازین بەڕاستی پیاوێکی زۆر خۆشەویستە و ئێمە زۆر خۆشمانەوێ ئەم لێرە ئەوە لە کرماشان گرتومە لە کرماشان ساڵی 74 پس قسەیەکە عاجز نابی نەوەڵا وەکو باوکو زامان و مشکی ئەو لە ئەساسەوە خۆی بە جوانی مشکی ماخوایشتێکیەوەمان لێ نایە من ناتوانین بچینەوە سەر ئەخەوەنی لێرا ئەوتا هەر بینەریش باشایەتی بە چەند جوان ئەو مشکیە لە ڕاستیا پیاوێکی زۆر وەڵای ئێمە هەرچی شتێک بکەین جێگە و ناگرینەوە بەڕاستە فەرمی وڵا ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە کاک ئەوە بازام ئەوە لێرە بوو باوکمەوە منتەخەبی عێراق بوون هاتوون لێرە ینی ئەمانە خزمەتیەکردن بەڵام منتەخەبی عێراق بوون ئەوان بەدری ئەوەشان کووردە باسل باشە باسل مادیشە فەیلی بوون فەیلی هاتن بۆ سلێمانی ئەوانەی تر زیاتر باوکە لەگە ماڵ باوکم دابەت زیاتر لەوێ دابەت ئەمەش هەری ئەو میوانداریە پێم وابێ نەخێرەوە بەخایە ئەم بە بەقای ئەوان بەخایە باش ئەمە ژوێنەیەکی تری باوکتە بەڵام ئیتر ئەوە لەگە منە نەخێر ئەوە کە وەختی نەخۆشەکەی بوو کە جەڵدەکە لە یا کە لە خەسخانە دەرچوو ئەو وەختەیەتی ساڵی 1970 بەڵام باوکل لە دوای ڕاپەڕی نەمەزنەکە وەفاتی کرد باوکم 19 دوانزەی نەوسێ وەفاتی نەوسێ بەڵێ 19 دوانزەی نەوسێ دوانزەی نەوسێ من بیرم دێ من یەکێک بووم لەوانەی کە لەگەڵ تەرمی پیرۆز یا ڕۆشتوین بۆ گۆڕستان و یەکێک لەو شتانی کە مەراسیمی باوکە جیاکاتەوە لە خەڵکی ئەتیادی ئەوە بوو بە سیارە نەیان برد هەموو خەڵکەکە بە پێ جەنازەکان بردبووە وڵای وەختی خۆی کە باوکم دوای نەخۆشەکەی کاک عەلی دکتۆری بۆ حیزێک چوو بۆ لەندەن لە لەندەن کاکتالی لەگەڵ یابوو کاکتاوی بە دکتۆرەکە پرسێ دکتۆر چۆنە ئەڵێ جوولەکەش بووە دکتۆرەکە ئەڵێ وەڵا تۆپ 6 مانگە بەڵام ترەوە مووی لای خۆیە کە هاتەوە ئێرەوەش ساڵی هێشتاوەش بوو چوو بۆ کە هاتەوە ئێرە تا 93 هەر ژیا بەڵام دڵی هەر خۆش بوو کە دوای ڕاپەڕینەکەەوە تر زۆر تۆزە شەحنی تێکرد بەڵام مع الأسف لە شەڕی
زۆر خەفەتی خوار بە شەڕی بە شەڕی ناو ناوخۆ ئیشاءالله تووشی نابینەوە ئینشاءالله. بەڕاستی عەزیەتی زۆر بینەوە ئەوە کاکەریمی ڕەحمەتیە کەریمی حەیوەمەر باوکی ڕۆژ باوکی هونەرمەند ڕۆژکەریم ئیتر ئەمە لە ئەلبومی زۆربەی زۆرتان ئەم ئەمە کومامان وا بوو بەڵێ بێژگەلەوە هەر جۆری کاسپێکەشتان مەرداری و ئەم پیاوەش پیاوێکی بۆ شناخە ئەمە ئەوە کاگرایمی ڕەحمەتیە برامی هەمە خوشە ئەو شەرمامانە بەڵێ یەکێ بوو لەوانی کە ڕەفیقی باوکی نەگەر ڕەفیقی باوکمەر مامان بەڵێ ڕاستە ینی وەکو براوە بوون بەڵێ لە برا زیاتر بەس هیچ من دڵنیام ڕۆحی شاد بێ باوکە ئەمانی هەموو بە برای خۆی زانی باوکە لە باوکی خۆی باوکو دایکی خۆی برای نەبوو کەسی نەبوو ئەس دوو خوشک نەبێ باش چونکە من ئەوە زانم کە هەردوو خوشکیەوانیش هەر لەگەڵ ئێمە شویان نەکرد لە بەرێمە ئەم دوانن بەڵێ دوانن وانە ئەوە شیە لە ناوەڕاستیانە ئەوە خوشکە زامە خوشکە زای توێ بەڵێ ئەنی چی فێنکە بە ئەم دوان هەردووچان ئێستا لە شوێژین ئەم دوو پورە و لەگەڵ دایکما لەگەڵ دایک قوبوڵ ناکەن بێنە لای کەسمان هەر لە لای دایک بەڵێ دایکش بوانیش قوبوڵ ناکەن بێنە لای کەسمانیش ئەمیان خێنە سەرسەرمان ینی ئەوان سێژنن بەتەنیا بە تەنیا هەژین بەڵێ بەڵام ئێمە هەموو ڕۆژێک سەردانیان نەکەین بەڵێ ئەوە زانم دڵنیام لەوە ئێمە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا بەڵام هەندێک وێنە ماون ئەگەر فریا بکەوین ئەن لێرەشە ئەم پیاوە پیاوێکی زۆر جوانە لەگەڵ ئێوە دانیشتووە کلێتەیەکی لەسەرە ئەو هەڵگوردەوە مەساڵ گورد ئەفریقا سۆز بوو لە مەجای لێ رازا بەڵێ ریاضە بەڵێ تۆشی تایوە نیە بەڵێ لەو سەرەوە تۆ دووەم کەسی بەڵێ پێم وابێ ئەوە کەرکووک بوو بەڵێ کەرکووک بوو هەر دیسانەوە ئەمەش هەر یاریە هەر یاریە بەڵێ باش تا ساڵی چەند یاریت کرد وەڵام تا ساڵی نهایەتی هەفتاوسێ نهایەتی هەفتاوسێ بەڵێ کە تەمام لە هەڕەتی گەرجەتیمان نابوو ئێمە هەفتاوسێ 22 ساڵ بوو 23 ساڵ بۆ وازێ کە چوونە دەرەوانێ بۆ تەواڵە چوونە دەرەوە بەڵێ و کاتە لێرە جامانەکە جوان بەستۆ جوانم بەستوە ئەو دوانەی کێن لەم لاولاتەوە ئەوان فەرێدون ئەوان سمایلە سمایلی حاجی برایم پێم برای کاکە حەمەی بلە سووان ناسراوە کاکە حەمەی بلا سوال کرد کە ئێمە ڕێزێکی زۆرمان تایبەتی بەیە بۆ ئێمە ئەو خانەوادەیە کاکە ئەمانەشێ ئەوانە ئەوە کچمە ئەوی زاوامە هەر کوڕم وایە ئەوانش مناڵەکانیانە ئەمە کچی گەورەیە ئەوە کچی گەورەمە باش خوانێن نەسێنی لەگەڵ جەنابتانە ئەم دوانە ئەوش ئەوان زاوامەویشان کچمە ئەوشانەوە کوڕم وایە جەناب دوو کچی هەیە دوو کچم لەگەڵ کوڕێکە باشە ئەمانە ئەوشیان کوڕمە و خێزانەکەیەتی باش جیاوازی چیە لە بینی کچەزا و لە بینی کوڕەزای بەخوا فەرقی نەبووکو نەزاوا و نە مناڵیان ناکەم بالملی هەموو وەکو یەکوان باش بەزەوا خۆشەویسترە کە دوورترە لێ و ئەوەشیان خۆشەویسترە کە تۆزە نەخۆشە بێ شتێگە بێ ئەمە مناڵی کامیانە ئەوە مناڵی کچەکەمە مناڵی کچەکەت ئەخیرەکەیەتی باش ئێمە ئەم وێنەیە ماوە کۆتایی بەرنمەکەی ئەمەد بۆکەین بە دواوێنەی ئەم بەرنمەیە بەڵێ باپیرە و نەنە لە ناو مناڵی مناڵەکانمە بەداری هەزاری شەبن ئیشاءالله ئێمە لێرا کۆتایی بە بەرنمەکەمانێنین پێش ئەوەشی کۆتایی پێبێنین لەگەڵ بەڕێزیش تا پێشەوەی بڕۆم وێنەیەکە گرم بۆەوەی مناڵەکانی تۆ مناڵی مناڵەکانی ئێمە ئەم وێنەی کە ئیگریم بێ بە وێنەکانی دوێنێ خێر بن سەر و سەر چاو گەورەتان کردین ئێمە خۆشحاڵێک بەخێر بن سەر چاو بەخێر بن خۆشبی بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ